بۆیە لەگەڵ کەسانی شارەزا گفتوگۆکەم میوانداری محەممەد مەلا خەلیلمان کردو بەڕێزیان شارەزای بازاری خانوبەرن و لە ستۆدیۆ میوانی ئێمن بەڕێز محەممەد بەخێر هاتیم کاتت باش زۆر سپاس باشتر بۆ جەنابەت زۆر سپاس کاک محەممەد ئێستا بازاری خانوبەرە چۆنە لە چه ئاستێکدا ئەتوانین بڵین بازارێکی باشە بۆ کڕیار یاخود بۆ فرۆشیار؟ بەڵێ طبعا دوای دەستپێکردنی ئەو جەنگەی نێوان ئێران و ئیسرائیل دیارە بازارەکە بەرەو دۆخێکی خراپ چوو لە سەرجەم سێکتەرەکانی پەیوەست بە ژیانی خەڵکو و بە تەواوی ئەو سێکتەرانەی کە پەیوەستن بە ژیانی خەڵک دیارە سێکتەری عقاراتیش بە دەرنەبوو لەو مەترسیانەی لە کاتی دروستبوونی ئەم جەنگە بەڕاستی بەڵام ئێستا الحەمدولله دوای ڕاگەیاندنی ئەم ئاگربەستە لە نێوان ئێران و ئیسرائیل تا ئاستەکی باش خەریکە خەڵک دێتەوە بازاری عقارات خەریکە ئەکەویتەوە سەر ڕەوڕەوەی خۆی و ئەو دۆخەی کە پێش جەنگ دروست بوو پێش جەنگ خەریکە ئەکەویتەوە ئەو دۆخەی پێش جەنگ ئەو دۆخەی پێش جەنگ باش بوو بڵێ باشتر بوو لەوە طبعا لەو کاتی کە جەنگ هەبوو کەواتە ئێستا ئەتوانین بڵین بازارەکە باشە ئێستا بازارەکە باشترە ینی بە ئەو متابعی کە ئێمە هەیتمان لە بازار و حسب تەڵەبیاتی خەڵک کە پەیوەندی ئەکرێ پرسیار ئەکرێ هەم کڕیار هەم فرۆشیار و بازارێکمان هەیە ئەمە لێرە بۆرسا لە هەولێر قەرەباڵغێکی یەکجار زۆری بخۆوە بینی ئەوڕۆ هەر ئەوڕۆ ئەمن لێوێ بووم پێشەوەی بێمە بەرنامەکە دیارە جم و جۆڵەی تەواو کردەوە بازاری سوپاس بۆ خۆی گەورە باشە ئەتوانی پێمان بڵێ کامە هۆکارن کە کاریگەریە دروست دەکەن لەسەر بازارەکانی ئەو هۆکارانەی کە بنە هۆی چی و چین کە ینی لە بەهێزترین هۆکارەوە کە کاریگەری هەبێ لەسەر بازار چییە؟ طبعا کاتێک کە جەنگ لە نێوان دوو لایەن یاخود دوو دەوڵەت دروستەبی ئەمە هۆکاری زۆر زۆر نێگەتیفن و ئەبنە هۆی ئەوەی بازار نەک تەنها لە سێکتەری عقارات بگرە لە سەرجەم سێکتەرەکان و کاریگەری زۆر سلبی ئەبی لەسەر دۆخی ئابووری مەسەلەن بازاری کەرتی خانوبەرە و هەتا ئەمنیەت و ژیان و پاراستنی وڵاتەکان بەڕاستی ئەوە یەک لە هۆکارەکان مەسەلەن کاتێک کە جەنگ لە نێوان دوو وڵات دەبی بێگومان بازارەکە بە لە هەموو ڕوێکەوە شپرزەیی تێئەکەوی و دۆخی عقاراتیش هەر بەدەر نییە بەڕاستی هەرەکەویتە ژێر ئەو مەترسی و ئەو کاریگەرانە دووەم هۆکار ئەو کێشەی کە ئێمە ئێستا لەگەڵ حکومەتی عێراق لەگەڵ حکومەتی فدراڵ هەمانە بەڕاستی لە بابەتی موچە کە ئەمە گرفتێکی ڕاستەوخۆی لەسەر سەرجەم بازارەکانی هەرێمی کوردستان عقاراتە موچەی فەرمانبەرانە گرفتێکی زۆر زۆر سلبی دروست کردووە بەڕاستی لە سەر بازاری هەرێمی کوردستان بەڵام بە هۆی ئەو علاقاتە دیبلۆماسیانەی هەرێمی کوردستان و خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئومێدەوارین ئینشاءڵڵا لە داهاتوەشی نزیک ئەم گرفتە چارەسەر بکرێ و ڕێکەوتنێکی کۆتایی لە بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئێمە پێمان وایە حکوومەتی فیدراڵ ئەوێ بە دوای بیان و ئەگەڕێەوە چاوی بەو پێشکەوتنانەی هەرێمی کوردستان هەڵنایە زۆر جارە بینی بیان و گرفتمان بۆ دروستەکان لەسەر ئەمە کاریگەری هەیە لەسەر کەرتی خانوبەرە چی هۆکارێکی دیکە هەیە کە ئەتوانین بڵین کاریگەریە بێ لەسەری والله جە هۆکار مەسەلەن هۆکار یەکەم گوتمان جەنگ دوای ئەو کێشە و ئاڵۆزیانەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ هەیە و بەرزی و نزمی نرخی دۆلار ئەمەش هۆکارە بەڵێ باشە ئەی کاریگەریەکە لەوە دروست نابێت کە خواستی خەڵک بۆ نمونە بۆ خوخان و زیاتر بێت لە شوقا ئەمەش وا ناکات کە لەلایەنێک زیاتر خواستی لەسەر بێ و جیاوازیەک دروست ببێت یا خودی ئێستا توانین بڵین جیاوازی هەیە لەم دۆخەی ئێستاە بەتەکیت زیاتر تەڵەبی خەڵک لێرە لە هەرێمی کوردستان تەڵەبیاتەکە زیاتر لەسەر زەویە لە بازاری ئێستا بۆیە مەسەلەن بازاری ستیەکان یاخود بازاری شوقا وەک پێویست نییە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی شوقەکانە بینی بەشی زۆریان مەسەلەن لە وادەی خۆیان مستەسمیرە بەڕێزەکانیە لە وادەی خۆیان تەسمیل ناوی ئیسلام ناکرێ بەڕاستی هۆکاری دووەم خەڵک هێشتا ڕانەهاتیە بەڕاستی لە ژیانی شوقە و لە ژیانی ستیەکان خەڵکەکەیە هەر ژیانی گەڕەکەی شعبی پێخۆشترە لە ستیەکان یا لە شوقەکان ئەمە هۆکارێکە
دوو فەرقەی دیکەش هەیە لە مەسلەی نرخ و ئەوانە بەڕاستی نرخی هەندێک ستی بە بەراورد لەگەڵ گەڕەکەی شعبی جیاوازەکەی زۆرە ڕەنگە و ئیمکانیەتەی نەبی بتوانانی لە ستیەکی خانێکی لە بۆ خۆی بکڕی بەڵام لە شوێنەکی مەسەلەن لە گەڕەکەی شعبی زەویەکی بۆ خۆی ئەکڕی بە 56,000 دلار بە ئەوەی خۆی بە خانووی لەسەر دروستەکە بە پێی ئیمکانیەتی خۆی بەپی ئیمکانیەتی خۆی خانووی لەسەر دروستەکە ئەو تاقی چیەکە دوو بەڵام ئەوستیانە بەشی زۆریان مەسەلەن کە تەسمیم کراینە یا یەک تاپقە یا دوو تاپقە سعرەکەشیان نرخەکەشیان سابتە و دیاری کرایەکە لە دەست شەریکەینە باشە بەپێ و ئەزمونەی بەڕێستان وەکو لە ناو دۆخەکەیان و لە ناو کۆمپانیەکانی خانوبەرە شارەزان لە داهاتووە ئەتوانین پێشبینی بکەن بۆی کە نرخی شوقە و سیتیەکان دابەزە بەراورد بە زەوی و خانوو ئێمە پێمان وایە بە سەقامگیری دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان پێمان وایە نرخی ستیەکان و نرخی شوقە و یەکەن شتە جێبوونەکان ئەو با بڵێن پرۆژە ئیستثماریانە بەگشتی بەعکسەوە پێمان وایە نرخەکەی باشتر ببێ لە داهاتوو بەڵێە لەبەرەوەی هەندێک خزمەتگوزاری لە ستیەکان هەیە لە گەڕەکە شعبیەکان نییە بەڕاستی وەکو مەسەلەن سکوێرتی وەکو کارەبای 24 کاتژمێری وەکو تەواوی ئەو خزمەتگوزاریانە مەسەلەن کوالێتی ئەو پرۆژانە وەکو خەدەمات و خزمەتگوزاری ڕێگاوبان و سەرجەم ئەو پێویستیانەی کە لەو گەڕەکانە وەکو قوتابخانە وەکو یاریگا وەکو سەوزایی ئەمانە لە هەموو ستیەکان هەیە بەڵام ڕەنگە لە گەڕەکە شعبیەکان وەک پێویست نەبی بۆیە ئەمە پێمان وایە لە داهاتوو خەڵک هەر ئەبێ ستیەکان و وەشقەکان هەڵبژێری بەڵامەوە کاتی دەوێت بە مروری زەمن خەڵک ئەچێتەوە ئەو کڕینی شقە و ئەو ستیانە زۆر باشە بەڕێز محەممەد مەلا خەلیل شارەزای بازاڕی خانوبەرە لەگەڵمان بسپاس بۆ ئێوە سپاس بەزەنە